قسە لەسەر جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیاکەین وەکو دەزانین ماوەی چەند مانگێکە ئەم جەنگە بەردەوامە بەڵام هەندێک گۆڕانکاری و پێشاتی نوێ لەم جەنگە ئێستا بەدی هاتووە هێزەکانی ئۆکرانیا ئێستا پێشەویەکەن بۆ ناوچانەی پێشتر لەلایەن رووسیاوە دەستی بەسەرا گیرا بوو تاکتیکی شەڕەکە هەندێک گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد عومەر کاکە کە بەڕێزیان هەم ماستەریان لە ئۆکرانیا تەواو کرد و ئێستا دکتۆراکەیان لە وڵاتی رووسیا شارەزای لە ئەو بوارانە بێگومان خۆی لەوێ بووە زانیاری باشی هەیە لەسەر ئەوێ قسەمان بۆ کات دکتۆر سڵاو لێ بەیانی باش دکتۆر بەخێر هاتی بینەرەکانتان باش زۆر بەخێر بێ دکتۆر ئەگەر قسە لەسەرەوە بکەین دوایین پێشهاتەکانی جەنگی رووسیا و ئۆکرانیا چییە؟ سەرتاگە ڕێگەم بدەن زۆر نامورتاحمیان خەفەتبارم بەوەی کە بۆ جەنگ بان کراوم باسە جەنگ لە نێوان ئۆکرانیا و رووسیا بکەم من تەمەنێک لە وڵاتە لە هەردوو وڵات ژیاوم بەڕاستیشتی زۆر جوانیان هەبوو کە ئێمەمانتوانی لە بەرنامەکانمانە باسی بکەین بەداخەوم ڕۆ جەنگە بێ باسی جەنگ بکەین سەرەتا ڕێگەم بن باسی عەقیدەی ئەم جەنگە بکەم عەقیدەی ئەم جەنگە زۆر کاریگەریە بڕوابوون بەم جەنگە زۆر کاریگەری هەبووە لەسەر هەردوو هاوڵاتیەکان بە حکمی هەندی ئەو هاوڕێیانم کە لە بواری ئەکادمیش لە وڵاتە خوێنن لە ماوەی هەواڵم پرسیون و زانیاریم لەگەڵیانە گۆڕیوەتەوە بەڕاستی عەقیدە ئۆکرانیەکە دیفاعکردنە لە خاک دیفاع لە خاکی خۆیانەکان پێیان وایە هەمویان ئەبێ ببنە سەرباز دیفاع لە خاکێکی خۆیان بکەن بەرامبەر بەمە عەقیدە رووسیەکە تا حەدێک ئەو عەقیدەیە کە کولتورێکیان هەیە ناپلیۆنیان بەزانووە هیتلەریان شکاندووە عەقیدەیە کە تا حەدێک خۆ بە زلزانینیەکی تیا هەیە بۆیە زۆربەی هەرە زۆری رووسەکان بۆ ئەمڕۆ زۆر لەگەڵ جەنگەکەیانین وەکو هاوڵاتی ئەوانەی کە ڕەفیقی من بوونەوە معلوماتم لە گەڵیانە گۆڕیوەتەوە پێیان وایە ئەمە جەنگی سەرکردەکانە یان لە ئاستی سەرکردای ئەم جەنگە هەیە ئەم دوو وڵاتە یەک نەتەوە نەتەوەی سلاون ئەم دوو وڵاتە یعنی لە ئاستی زمانە زمانیان زۆر لە یەکەوە نزیکە لە ئاستی هەندێک بابەتی کولتوریە هەیە هەر بە تەواوەتی کولتورەکانیان لە یەکەوە نزیکە بەڵام ئەمڕۆ جەنگێکی زۆر بەهێزی چۆنەڵی ڕوخێنەری وێران کرد لە نێوانیانە ڕوویداوە سەرەتا گەر بێمە باسی ئێستای دۆخی جەنگ لە ناو خێرسۆنە خێرسۆن بڵین هەرێمە ئۆکرانیا سیستەمی هەرێمایەتیە خێرسۆنەکەوێتە باشوورەوە کەوێتە سەر دەریای ڕەش و لە لایەک شوچێتە سەر دەریای ئازۆف شوێنێکی زۆر استراتیجیە بەندەری زۆری لێیە ئەم بەندەرانە سەرچاوە دارایەکان بوونە بۆ منتیقە بۆیە ئێستا کە ئۆکرانیا بە هەموو هەوڵێکی ئەوەیە کە بتوانێت دووبارە دەسەڵات بگەڕێنەوە بۆ خێرسۆن رووسیا ئێستاکە ئەوە بڵاوە کاتەوە لە میدیاکانی بە بەردەوامی متابعی میدیای رووسیا کەم ئەم زانیاریانە زانیاری خۆم نییە زانیاری میدیای رووسیا میدیای رووسی باسی لەواکە پردێکمان هەیە پرد نییە تا حدێک بڵین بەنداوە بەنداوی کاخۆفکامان هەیە بەنداوێکی کارۆکارەبایی وەکو دووکان بڵین ئەڵێ لەوەی ئۆکرانیا بیتەخێنێتەوە ئەگەر بیتەخێنێتەوە ڕێژەی دەوروبەری خۆی 180 ئەبێتە لافا و فێزان دروست دەکات وای لێ هاتووە ئۆکرانەکان بە پێچوانەڵێن نەخێ رووسیا بەتەمای بیتەخێنێتەوە بۆی پێشڕەوی ئێمە ڕابگرێت شەڕەکە گەیشتە ئاستێکی زۆر بێمۆڕاڵیتیا ڕوەدات هەرچی مەحەتاتی و زەمان هەیە هەمووی بە ئەم درۆنەی کە غەربیەکان بڵێ ڕۆژئاوایەکان ئەڵێن ئێرانیە کامیکازی ئەڵێن لەم شوێنانەدا رووسیا هەتا ئێستا کە هیچی لەسەری نەوتووە ئێران خۆی ڕەفزیەکات بەڵام بەڕاستی شەڕەکە مۆڕاڵە شەڕەکەی شەڕی ئاسایی تێپەڕانەوە گەشتێتە شەڕی ئەوەی چۆن بتوانم تۆ قڕکەم لەگەڵەوەدا وەکوی باست کرد رووسیا لە ڕووی میاین بۆ منە لە میدیایە ئۆکرانیا تۆمەتبارەکات ئۆکرانیا رووسیا تۆمەتبارەکە بۆن من بۆ هەندێک بابەتی هیچلەوانە کە تەقینەوە پردای خودە و بەنجاوەیە ئەم شەڕە میدیاییەش لە ئێستادا تا چەند مەترسی و دڵەڕاوکەی لە هاوڵاتیانی ناوچەکان دروست کردووە خاتون شەڕە عسکەرێکە وای کردووە ڕاستە میدیاییان کاریگەری هەیە بەڵام شەڕ عسکەرێکە زۆر وێرانکەرە یعنی لە بینایی خەستەخانە درێت لە بینایی مەکتەبە درێت لە ناو ماڵەکانە درێت زۆربەی ئەو خەڵکانی کە کوژراون سەرەکی مەدەنین سەربازی سەرکشتە سەربازەکان هەموو شتەکانی تری لەگەڵ خۆیان شاردوێتەوە ڕاستە بابەتی میدیایی ئۆکرانی بابەتی غەربیشی لەگەڵە دنیای ڕۆژئاواییش میدیایان لە پاڵ میدیای ئۆکرانیە بۆیە زۆر زاڵترە زۆربەی هەرە کارەساتەکان ئەوان زیاتر نیشانی گیانێدن بەرامبەر بەمەش رووسیا لە ڕێی میدیاکەی خۆیەوە زۆر بابەت نیشاندا کە تا حد کەس دەکەم لە میدیای کوردیا کەم جا دەرەکەوێت بابەتە رووسیەکە ینی هێستەکەم میدیای کوردی تۆزێک متعاتفە لەگەڵ مۆزوع ئۆکرانیەکە بەڵام نەخێر لە رووسیاش ئەوان شتی خۆیانیانەیە کە باسیەکەن
من لە بڵین لە شاری لۆگانسک 2 ساڵ و نیوەک ژیاوم لە خارکۆف ساڵێک ژیاوم ئەم خەڵکە بە تەواوەتی زۆربەی هەر زۆریان 115 بە نسبەی ڕسمی رووسین و زمانی سەرجادەش زمانی بۆ ئێمە بە رووسی قسەمانە کرد من بە رووسی بڵین بە ئوکرانیم خوێن بەڵام بە رووسیش قسەمانە کرد و خەڵکەکە شتەیە گەیشت لە یەکتری بۆیە ئەمانش تا حدێک کاریگەریان هەبووە یان چۆنەڵی کەوتونەتە ژێرەوەی کە بکوژرێ لە ناو ببرێن دژایەتی بکرێن ئەوەش هەر هەیە ماوەسام زانیاریە گرنگ بوو ینی رووسیا هەر لە سەرەتاوە بیانۆکەی ئەوە بووە یوت ڕووسەکان لەوێ بە بڵین زۆر بەدەستەواژەی فاشیانە مامەڵیان لەگەڵاکرێ ئایا وا بوو بەو شێوە بۆ ئۆکران لەگەڵیانە کاکڕانکۆ ئەگەر بێمە سەر واقعەکە لە رووسیا لە ئۆکرانیا باسەرتا باسکەم لە ئۆکرانیا ڕووسەکان خۆیان بە دەرەجەیەکە بینی ئۆکرانەکانیان بە دەرەجە دووە بینی ئەمە هەستت پێ کرد منیسە زۆربەی کات لە کەرکووک لەگە برادران قسە بکەم برادرانی عەرەبی نزیکم هەڵێم چەندێک ئێمە ڕەفیقین ئێوە بە دەرەجەیەک خۆتانە بینن ئێمە بە دەرەجە دووە بینین ئەم حاڵەتە ئەگەر هەبێت وای لێ دێت بەردەوام تۆ بە دوای ئەوەیە ئەگەڕێیت بیتۆ ساحەکە چکە بە مافی خۆت ێزانیوانە ئەم سیراعە هەبووە ئەم لێخشانە هەبووە لە نێوانیان بیرما پرۆفیسۆرەکەم داوایە کرد کە ڕۆژی مناقەشە بە ئۆکرانی بە خێراتنی میوانەکان بکەم ئەو پێشەکی کە من 20 دقیقە قسە ئەەکەم چارەگی قسە ئەەکەم بە ئۆکرانی بتوانم قسەکەم بکەم هەستمە کرد ئەم لێخشانە هەبوو حەزان بەوە هەبوو کە ئۆکرانی زمانی زاڵتر بێت بۆ چکە تۆ بەرامبەرەکە چۆن مامەڵەت لەگەڵەکە هەندێک کاتەمە ڕەتفعلە ڕەتفعلی توێ بۆی بڵێ منیش هەم لە واقعەکە من باسی کەرکووکم بۆیانە کرد هەموو لە کەرکووک یعنی لەوەیە من کەسێ بم زۆر دژی نێتەوە پەرستی ئەو بابەتانە بم بەڵام کە بەرامبەرەکە بەو شێوازە مامەڵاکە زۆربەی کات تۆ دیفاع لە خۆتەکەی بەڵێ ئەو بابەتە هەواتەمانە هۆکارێک بوون ئەمە توانین نەکبڵین هەموو هۆکارەکەی بەڵام هۆکارێک بوون بۆی کە رووسیام خاتون رووسیا مبەرەکانی ئەگەر بوو ئەوە ئەگەر بۆ بێت ئەم مبەرانە زەعیفە تۆ بۆی جەنگێکی بەم شێوازە هەڵگرت هەر نابوو تا حدێک ئەمە زانیاری میدیای غەربیە زائیدەن زانیاری تا حدێک ئەو میدیانشی کە بێلایەنن وەکو میدیا عەرەبیەکان تا حدێک لە رووسیا قراردان بڕاردان زۆر سنتەرەکەی تەسکراتەوە بازنی بڕاردان تەسکرا بۆیە بۆ بەچی دلیلێک ڕئیسی مخابراتی رووسی کە قسەی کرد هەڵی کرد ڕاست معلوماتی نەبوو لەسەر وەزعەکە ڤیدیۆکە بڵاو بۆ پۆتین کەمێک پێکەنینێکە کات وڵێ نەخێر ئێمە ئەوە ناڵین بەم شوازاڵین زۆربیان پیان وایە لە نێوان بەڕێز پۆتین سەر پۆتین سەر وەزیری دیفاع بەڕێز لاڤرۆڤ لە نێوان ئەمانە قەرارات دراوە لەسەر ئەم جەنگە ئەم جەنگە بەرەی غەربیە بەرامبەر بە رووسیا ناتۆیە بەرامبەر بە رووسیا ئەنا ئۆکرانیا ئەو چۆنەڵێ یاریزانە سیاسیە نییە بتوانێت یاریزانێک بێت زەختی زۆر لەسەر رووسیا دروستکە و گرفتێک گەورە بۆ دروست باشە مامۆسا ینی پرسیارێک زۆر جار لێرەوە قسە لەسەر ئەوە ئاکرێڵن ئۆکرانیا وڵاتەکە دار و خادارڕما نە ئەبوو ئەمەی بکردایە ینی وڵاتەکەی وێران کرد ئەوروپای بەخۆیەوە گیرۆ دەکرد ئەبوو ڕێککەوتایە لەگەڵ رووسیا ینی زۆر جارەوترێ بوو خاکەکەی تەسلیمی رووسیا کردای و بەرگری نەکردای لە پێناوەی وڵاتەکەی سەلامەت بێ ئەوەی تۆ تێبینی و کردووە ینی ئەم ڕوانینە لە لای ئۆکرانیەکان خۆیان هەیە ئەوەی کە پەیوەندیت هەیە لەگەڵیانە یانەوان بیر لە بەرگریکردنەکەنەوە ئەم کولتوری خۆ بەدەستدانەوەی کولتورێکە زۆر بێزراوە لە جیانی سیاسی و لە جیانە نیشتیمانیەکانی شاو خەڵکانی کە نیشتیمانی خۆی خۆشەوێت چۆن نەبێت ئۆکرانیەکان پیان وایە بۆ نمونە من پرۆفیسۆرێکم هەیە پرۆفیسۆری ماجستێرەکەم بووە بەتەمەنە ژنێکی زۆر بەتەمەنە ئێستاکە لەوەیە 90 ساڵ بێت ئەوێت مخەمێت کە هەواڵم پرسی ئەوێت ئامادە نیم بچمە سەردابەکانەوە با من تەمەنم چیماوە بە لە پێناو ئۆکرانیا با من ببر ئەوێت من کوڕەکانم کچەکانم پیانم وتووە ئەمە ئەو ڕۆژەیە کە ئێمە پێویستە ئۆکرانیا بۆیە ئەم بیر و باوەڕە ناو ئۆکرانیەکانە دەمێکایە ئەگە بگەڕێنەوە بۆ مێژوو لە مێژوو لە 1932 مەجاعەیەکی گەورە قات و قڕێکی گەورە لەناو ئۆکرانیا ڕووەدا ئۆکرانەکان بە تەواوەتی ئەڵێن ئەمە بەهۆی ڕووسەوەی ئێمە ئەم حاڵەتەمان بەسەر هاتووە ئەم باگراوندە مێژووە وای لیان کردووە چۆنەڵی پڕبوونێکی دروست کردووە بەرامبەر بە ڕووس کە جارێکتر بە ئاسانی تەسلیمی دەستی رووسیا نەبن و خۆیان تەسلیم نەکەن بە واقعی کە بڵێن باز دەوێتکەمان بڕوا بکەوینەوە ژێر دەست ئەوە شتێکی متعجیبی لە یاوان شتێکی سەر سوڕێنەر بێ بۆچی ئێمە وا بیر بکەینەوە خاکی خۆمە وڵاتی خۆمە سیادەی خۆمە نەخێر من ئەوەی منەی بینم بەو شێوازەنی باش پرسیارەکەمەوە بووکە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بۆ میدیەکانی ڕاگەاندووە کە ئۆکرانیا بە هەموو شێوەیەک گفتوگۆ ڕەت دەکاتەوە ئۆکرانیان پێداگری لە چییە بۆچی دەوێت گفتوگۆ ڕەت بکاتەوە بۆچی نایەوێت ئەم دۆخە کەمێک هێور ببێتەوە گەر هەر هیچ نەبێت لەبەر هاوڵاتی لەبەر دانیشتوانەکەی بێت بۆ لەبەر هاوڵاتیەکانی بێت و ئاڕاستی ئەم جەنگە پێشبینی دەکرێت بەروی کوێ بڕوە خاتون لە سەرەتاوە زۆربەی هەر زۆری وڵاتانی دنیا داوایان لە رووسیا کڕۆم جەنگە هەڵنەگیرسێت
ئەم جەنگە کە هەڵژگیرساوە هجومی ڕاستەوخۆ هێرشی ڕاستەخۆ سەرەتا بۆ سەر کێڤ بووە پایتەخت بووە لەو کاتەشا ئوکرانیەکان زۆر بە هۆڵی ئەوە بوون قەناعەت بە رووسیا بکرێت تا گەیشتۆتەوە ئاستەی رووسیا کە نەیتوانی کێڤ داگیر بکات و گەڕاوەتەوە بۆ هەرێمی دۆنباس کە ئەم ناوچانەیە کە ئێستا شەڕیتیایە هەتا ئەم کاتەش ئۆکرانیا زۆر سوور بووە لەسەر ئەوەی زەخت لە سوەر رووسیا هەبێت تاوەکو دانووسنی سیاسی بکەن بەڵام کاتێک کە ڕفراندۆمێک کرا لە ناو هەرێمی دۆنباس لە چوار هەرێمی ئۆکرانیاکە زەپۆرۆژیا خێرسۆن دۆنێسک لۆگانسک ئەمانە بەپێی ئەو ڕفراندۆمە بێت داوایان کوڕە بچنە سەر رووسیا و خرانە سەر رووسیا و دوێنەکە ڤلادیمیر پۆتین حاڵەتی جەنگی لەو منتیقەیە ڕاگەیاند بۆیە ئۆکرانیا لە دوای ئەم حەدەسەوە لە دوای ئەم ڕووداوە بڕیاریدا دانووسان نەکا لەگەڵ سەرکردایەتیە کە پۆتینی تیا بێت ئەمانە لەوێ شتی سیاسی بێت شتی زۆرەوە بێت ڕۆژئاوایەکان دەسەڵاتیان تیا هەبێت چکە ئێستا بە تەواوەتی ڕۆژئاوایەکان یارمەتی ئۆکرانیا دەن لەم جەنگە نەخشەی جەنگەکەوان دایڕێژن چەکی ئەوان بەکارێنرێت لە جەنگەکەیە بە تەواوەتی تەکنۆلۆژیای ئەوان لە بەردەستی ئۆکرانیەکانیان لە جەنگەکە کەواتە ئەوان کاریگەری زۆریان هەیە بەڵام بەپێی دواوتەکانی زلینسکی بێ سەرۆک زلینسکی بێت باسی ئەوە کرد کە ئەمان جارێکی تر دوای ئەم حەدەسە دانانیشن لەگەڵ ڕووسەکان تاوەکو خاکەکەی خۆیان بە هێزی سەربازی خۆیان دووبارە ئازاد نەکەنەوە بۆیە واقعەکە و گەیشتۆتە حاڵەتێکی دانیشتن یعنی هیچ شتێک لەبار نییە بۆ دانیشتنی سیاسی هەرچەند تورکیا چەند جارێک هەوڵی داوە غەربیەکان هەتا ئێستاکە هیچ هەوڵێکیان نەداوە بەپێی ئەو زانیاریانە بێت کە لە میدیا بڵاوە بێتەوە هەتا وەکو ئێستاکە بەریتانیەکان ئەمریکیەکان کە سەرپەرشتی ڕاستەوخۆی ئەم بابەتاکەن هیچ شتێک باس لە دانووسانی سیاسی ناکات باشان پێداگیری ئوکرانیا بمبورە ڕانکۆ لە ئێستادا کە ئەوەندە بەهێز دەردەکەوێت هۆکارەکەی زیاتر بۆ ئەوش ناگەڕێتەوە کە پشتگیری وڵاتانی ئەوروپا و ئەمریکای لە پشتەکە لە ئێستادا ئەم دانوستانی نایەت و دەیەوێت بەقوتەوە خۆی ڕابگرێ بەرامبەر بە رووسیا خاتون دانووسان کاتێکە کرێتە بێت بارودۆخە سیاسەکە تا حدێک هێور بێت و جەنگ ئەگەر ڕاش نەگیرا بێت هێور کرابێتەوە بەڵام جەنگەکە لە لووتکەی تونوتیژایەتی ئەم سەردەمە دانیشتوان هجوم هەیە بە بەردەوامی هجومی ئۆکرانیە بۆ سەر منتیقەکانی خۆیان ئەوان پیان وایە رووسیا یعنی تەنها چارەسەر لەگە رووسیا ئەوەیە وای لێ بکرێت لە ڕووی سەربازیەوە ئۆکرانیا زۆر بەهێز بێت تاوەکو رووسیا قەناعەت بەو مەرجانە بکات کە ئەوان لە دانووسان بۆی دابنن رووسیا شەتا ئێستاکە لە ئاستی سەربازیوانەیە ڕاستە کشاوەتەوە بەڵام قووەتی خۆیە ڕێگایتری بەکارێناوە تا ئێستاکە لە باکوورەوە لە وڵاتی بێلاروسیا و دووبارەوێت هەندێک جوڵی سەربازی بکات و ئەوش تاکتیکی خۆیە بۆیە بەپێی ئەو زانیاریانی کە ئێمە خوێنینەوە هێشتا هیچ واقعێکی لەبار نییە بۆی بڵی دانووسانەکەن و دانووسانەکانیان نەتیجەی ئەبێت باشە بڕوانینی تۆ جەنگەکە بەکوێیەکە ئەو جەنگە درێژخایەنە بێت کە ئەمریکا پێشبینیەکە یاخود وڵاتانی ئەوروپا پێشبینیەکەن درێژەدانی جەنگ زۆر لە بەرژەوەندی رووسیا نیە تا حدێک لە بەرژەوەندی بەرەی غەربیە لە بەرژەوەندی ئەمریکایە ئەمە خوێندنەوەی بەڕاستە من خوێندنەوەی خۆم نییە خوێندنەوەی چۆنەڵێ میدیای غەربیە بە تایبەت میدیای ئەڵمانی فەڕەنسی متابعەم بۆی کردو میدیای بەریتانی میدیای رووسیش خۆی باسەکە میدیای سینی ئەم زانیاریانە زۆر بڵاوە کە تۆ میدیای عەربی بە هەمان شێواز ئەنی ئەمە زانیاری میدیاکانە درێژەدانی شەڕ ئستنزاف دروستەکە موشێکی عەربیە بە کوردێتوان بڵێم خوێنبەربوونەکەی رووسیا زۆر زیادەکات لە ڕووی ئابووریەوە ئەمە بەردەوام پێویستی بە ئیدامەکردن هەیە لە ڕووی مرۆییەوە تۆ پێویست بە مرۆڤە بۆ ئەم جەنگە بەڕاستی وا ئەکات درێژەدان لە مەسلحەتی رووسیا نەبێت ئەم چەکە تەکنۆلۆژیەشی بەدەستی ئۆکرانیەکانەوەیە زۆر بەباشی ئەو ئامانجانە پێکێت کە بۆی ئەنێریان زۆربەی چەکە ئەمریکیەکان و غەربیەکان تەکنۆلۆژین چەکێک نییە تەنها تێبگری ڕۆکێتیە ئینێری لەو شوێنادا کە خۆت بۆیت نردووە بۆیە جەنگەکە تا دێت لە مەسلحەتی رووسیانە بەڵام رووسیاش لە وڵاتانەیە خاصن سەرکردایەتی سەرۆک پۆتین وایە ئەڵێن لەو کەسانەیە کە چۆنڵی شاندانادا یان ئامادە نیە و پەشیمان ببێتەوە لوودبەرزیەکی تیا هەیە لوودبەرزی سیاسی باسەکەن کە لە ناو جەنگەکە هەیە ئەمانە هەمووی مؤشرن یعنی ئاماژەن بۆ ئەوەی جەنگەکە بەردەوامیە بێت جەنگەکەش تا دێکە بەردەوامیە بێت مۆراڵی جەنگ تایە کەمەکاتەوە ینی پێشووتر لەوەی بۆ زۆر شتی مرۆیی دەست نەبرابێت ئێستاکە دەستی بۆ برێ لە مەحەڵەی کارەبات لە مەحەڵەی ئاودێ کەواتە جەنگەکە درێژاکیش یەکێک لەو مەترسیانەی کە لە جەنگەکە هەمیشە باسەکرێ بەکارهێنانی چەکی ئەتۆمە لەلایەن رووسیاوە دوایین هۆشداری هەفتەی پێشوو ئەمریکاڵێ پۆتین چەکی ئەتۆم بەکارهێنێ ینی بەپی خوێندنەوەکانی تۆ لە میدیاکانە ئەگەری ئەمە هەیە میدیای رووسی لە بابی عەقیدەیان ناوی چەکی ئەتۆمێنێ لە بابی جەنگەکانی نایێنێ ئەڵێ عەقیدەی و دەوڵەتی رووسی ئەگەر ترس لەسەر بنیادەکەی دروست ببێت مافی خۆمانە چەکی ئەتۆم بەکاربیێنی بەڵام ناڵێ ئێمە لە ئۆکرانیا چەکی ئەتۆم بەکارێنی باشە چەکی ئەتۆم جۆری شەیە تاکتیکیەیە و جۆری کە بڵێن قومبەلەی گەوری زەڕی ئەوە شێوازە باسییان کردووە بەڵام غەربیەکان
بەپێی ئەو زانیاریانەی کە بڵاوکرێتەوە معلوماتی دقیقیانەیە وەختی خۆشی لە کاتی ڕوودانی جەگەکە ئەوان بەیانی ڕوەدات رووسیا تەجیلە کرد هەفتەیە دو هەفتە مانگێک معلوماتەکانیانەوە دقیق بوو کە ئەوان ڕوەدات مخابراتی رووسی لەوەی زۆر پێیسەر بوو بێت چۆن ئەم زانیاریە وردانە گاتە دەستیان کەواتە زانیاریان ئەوان وردە لە خوانەوە ئەم بابەتان یەکسەر ناوروژێنن بۆیە پیان وایە لەوەی لە حاڵەتێکە بگاتە لوتی رووسیا پۆتین و خۆی سەرۆک پۆتین قرارێکی وا بدرێت بەڵام ئەم قرارە بەپی ئەو خوێندنەوەی کە لە دنیای ئەکرێ قرارێکی زۆر هەڵەیەکی استراتیژیە بێت دنیا بەرەو ئاقارێکە بالەوەی دوای نەگەڕێنەوە بۆ ئەو مێژوەی کە پێش ڕوودانی ئەو بابەتە ڕوویداوە زۆر خەڵکی بەتوانە لەم بابەتە قسەیان کردووە کە خەڵکێکن لەسەر ئاسی جیهان گوێیان لێگیرێت هەموو ئاڕاکان ئاڕاستینەکان ئارا ئوسترالیەکان و کە قاڕەیەکی ترن ئەمریکای لاتین کە بەرازیلیەکان ئەمانە من وەکو متابعە لە میدیای ئەوروپی ئەمەم کردووە هەمویان پێچەوانەی ئەوەنی یعنی هیچ لایەنێکمانەیە لەگەڵ ئەو بابەتەیە بێ بۆیە تا حدێک لەوەیە بۆ ئەم مەرحەلەیە جارێ نەگەشت بێتینە ئەوە بۆ ئەم مەرحەلەی ئینشاءڵڵا شتیواشونا دەشتیوە زۆر ینی ڕاستەکە بۆ هەموو جیهان بۆ هەمومان ڕاستە دکتۆر دەوتێت کە رووسیا ئەوەندەی توانای کوشتنی خەڵکی هەیە ئەوەندە توانای جەنگ و ئەو نتوانای داگیرکردنی شوێنێک و با بڵێن ئەو هەتا لە بیداتی جەنگەشەوە تا ئێستا کە هێناوێتی ئەوەندەی خەڵک تیاچونەوەندە ئەو ئامانجەی کە خۆی ویستێتی نەی پێکاوە خوێندنەوەی تۆ بووە مەچیە خاتون رووسیا هاتۆتە سەر وڵاتێک هێرشی کرۆتە سەر وڵاتێک لە ئاس لە هێرشەکانیان ئەمە خوێنەوەی خۆمە دەست پاراستنی زۆر زۆر کەمتیا بووە دەستی نەپاراستووە ئەمە وای کرۆ ڕقی هاوڵاتیان دروست بێت بۆ زانیاری بە ئامانجەکەی خێرسۆن دۆنێسک ئەمانە خەڵکی شارەکە بە ئاسانی شارەکەی خۆیان بەجێناڵن چەندێ رووسیا داوایان لێکە هەندێک کات زەختشیان لێکات شارەکە بەجێ بڵن چکە بێتە شوێنی جەنگ باشە بەڵام خەڵکەکە شارە وڵاتەکەی خۆی بەجێ نایەڵێت ئەمە بابەتێکە ڕووسەکان ینی توش حاڵەتێک هاتوونە لە ئۆکرانیا جێگاکان ئەوە نیە کە خۆیان بیران لێ کردێتەوە وایان زانی زۆر بە ئاسانی توانن شوێنیان ببێتەوە دوای ینی حکوومەتەکە بگۆڕن و یەکسەر بڵێن ژانێکی خۆشتان بۆ دابینەکەین بەڵام خەڵکەکە من هەستەکەمەوەی پێقوبوڵ نییە و هەستەکەشم لەو بابەتەوە هاتووە کە زۆربەی هەر زۆری خەڵکەکە ئەشکوژرێن ناو بیناکەی خۆی ماوەتەوە ساڕوخی بەرەکەوێت لە ناو شارەکەی خۆی بەبێ کارە بە ئۆکرانی وڵاتێکی ساردەوە بەرە وەرزستانە چین بەبێ گەرمکەرەوە زۆر ژیان قورسە بەڵام سەرەکەی شارەکانی خۆیان بەجێنێشتوە دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ زانیاریەکان زانیاریە وردانە گرنگن بە یوین بتوانانی لایەندەشا قسە زیاتریان لەسەر بکەین دەفەت سێ بێتە پرۆگرام زۆر سپاس بەخێر هاتی دووبارە ماندوومان کردیت زۆر سپاس لەگەڵمان